کارگەی دۆشاوی تەماتەی هەریرە دوای ساڵانێکی زۆر لە وەستانی بە بڕیارێکی وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێم لە ڕێگای کردی تایبەتیەوە کەوتەوە کار. لە سەرەتادا ڕۆژانە 100 تەن تەماتە لە جوتیاران وەردەگرێت. ئەو یەک لەو کارگانەیە کە دەتوانانی یارمەتیدەری حکوومەت و یارمەتیدەری جوتیاران و یارمەتیداری ئەوانەی بە کاربەریش بن، چونکە لێرە گرنگی ئەو کارگەی بەوەی دەگەڕێتەوە. ئەمە شتێکی سروشتی 100% دەینە هاوڵاتینە خۆمان. بە بازارکردن گرنگترین شتە، بازارکردن هاندانی مەیە بۆ زیاتر ئیشکردن. دڵنیا بن هەر کەسێک کە شتی بە بازار نەکرێ ساڵێک زیاتر ناتوانین لە بازاری بیت، کارگەکەی دادەخە دەی گۆڕی بە شێوازگە. ئەمە ئومێدەواری نەگەینە ئەو ڕۆژەیە. کارگەی دۆشاوی تەماتەی هەریر هەنگاوێکە بە ئاراستەی خستنەگەڕی بەرهەمی ناوخۆی جوتیاران و وەگەرخستنی دەستی کاری ناوخۆی بە پابندبوون بە تەواوی ڕێنماییە تەندروستیەکان بە ستانداری نێودەوڵەتی و بە نرخێکی گونجاو بەرهەمەکەی دەخاتە بازاڕەکانی هەرێمی کوردستان. کاتێک کە تەماتەکان دێنین بۆ ئێرە فەحسیان بۆ دەکەین، دوجار ئەنجامەکە لێرە دەردەچێت. یعنی ئێمە بڕیار لەسەر دەدەین لەسەر کواڵیتی تەماتەکە، جۆری تەماتەکە بزانین گونجاوە یاخودنە. بە هەمان شێوە مەعجونەکەش کە لە مەرحەلەی کۆتایی دەچێتن بەرەو کۆگا، دووبارە قوتووەکان دێنین فەحسیان بۆ دەکەین، ئەنجامەکان دەنووسین بە شێوەی ڕاپۆرت بەرەو ئیدارە ڕەوانەیان دەکەین. ڕۆژانە نزیکەی 50 لە بۆ 70 تێز دەکەین و گشت تێسە، یعنی هە لە سەرەتاوە تاک و خاڵی کۆتایی گشتی لەژێر چاودێری و کۆنتترۆلی خۆماندایە و دڵایی لێدەینە خەڵکی هەموو کوردستان و دەوروبەری کە بەرهەمەکەمان 100% سروشتی و هیچ کێشەیەکی نییە. دوای کردنەوەی ئەو کارگەیە هەریر، من وەکو گەنجێکی هەریر هەلی کارکردنم بۆ ڕەقسا دەستخۆشی لە جەماعەتەکەین. هیوادارم داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەی زیاتر پەرە بەو کارانە بدا. کارگەی قوتوبەندی هەریر لە کۆتا ساڵەکانی هەشتاکانەوە دامەزراوە. لە ماوەی 5 ساڵی کارکردنی لە سەردەمی حکومڕانی هەرێمی کوردستان زیاتر لە 5 ملیۆن قوتووی ئاوی تەماتەی لە بەرهەمی ناوخۆی جوتیاران خستۆتە بازاڕەکان. لەو ماوەیەشدا زیاتر لە 500 هەلیکاری ڕەخساندووە لەو کارگەیە. ڕۆژانە زیاتر لە 150 بۆ 200 تەن بەرهەمی تەماتەی لە جوتیاران وەرگرتووە. دوای 15 ساڵ وەستانی کارگەی لە قوتونانی هەریر، دوجار بە هەوڵەکانی وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کارگەیە کەوتەوە کار. بەگەرخستنەوەی ئەو کارگەیە وێڕای ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران هاوکات چەندان هەلی کاریشی بۆ دەرچووی پەیمانگا و زانکۆکانی هەرێمی کوردستان ڕەخساندووە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ناحیەی هەریر.